بەڵازان لەگەڵتان بەردەوامین لەم تۆرەی پرۆگرامە باز لە دارایی و ئابوووریەکەین کە باز لە دارایی و ئابوووریەکە ڕاستەخۆمیشمان بەلای حکوومەت و دانەمەزراندن و موچە و دواکەوتنی موچە و قەیران و ئەم شتانەیە چێ بەڵام شتێکمان بابیر نەچێت کە شتێک هەیە بە ناوی ئابووری یان پلانی دارایی و ئابووری تاکەوە بە تایبەت لە ساڵی نوێ ئێمە لە سەرەتای ساڵی 2025 ین و پێویستە پلانمان چی بێت بۆ ساڵی 2025 بە تایبەت لە ڕووی دارایی تاکەوە. گفتوگوی ئەم تەوراکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەنوەر ئیبراهیم مامۆستا لە بەشی کارگەڕی زانکۆی ئەمریکی سلێمانی. مامۆستا سڵاوت لێ بێ بەخێر بیت. زۆر سپاسانەکەم. لە سەرەتای ساڵی نوێین پلانی دارایی پلانی ئابووری تاک چییە؟ پێش هەموو شتێ ڕۆژێکی نوێ و ساڵێکی نوێ لە جەنابتان و لە بینەرانش پیرۆز بێت. هیوادارین ساڵێکی باشتر و خۆشتر بێ بۆ هەموو لایەک. هەڵبەتە ئابووری ئەساسی هەموو شتێکە بناغی کۆمەلگاکانە. ئەنجا ئابووری تاکە ئابووری گروپێکە یا ئابووری وڵاتێکە یان وەکو ناوچەیەکی وەک ئێمە تەنیا پەیوەندیدار نییە بە حکوومەتەوە. نەخێر خۆی لە ئەساسە پەیوەندیدارە بە تاکەوە کە تاکەکان کۆبوونەوە بێت جەماوی حکوومەتیش بڵین ئاستە بەرزەکەی ئەو کۆمەلگایە حکوومەتش بە لەسەر ئاستی کۆمەڵایەتیشەوە لە چێ پێکاتەوە لە من و لە تۆ لە خزم و کەس و کاری ئێمە بەڵام هەر کەسە و تاک و گروپ و حکوومەت و ئەرک و واجباتی خۆی هەیە. بە تایبەتی لە هەلومەرجی ئێمەیە لە هەلومەرجی کوردستانە باشتەکە زۆر گەورە نەکەینەوە ئێمە لە چەند ساڵێکی زۆرە لە هەلومەرجێکی زۆر نالەبار و گۆڕانکاری گەورە یعنی ئەنسرتن تایمز لەو کە حاڵەتانەیە بواری ئابووری پلاندانان بودجەدانان زەحمەتترە بێت بەڵام گرنگتر ئەبێت. یعنی دووشتی زۆر جاوەکە چەندێک هەلومەرجی ئابووری گرفتی زیاتر بوو تۆ پێویستە لەو زیاتر لە کاتی ئاسایی هەوڵ بدەیت دەستنیشانی داهاتەکانت بکەیت دەستنیشانی ئەو کارانە بکەیتەوە لەوانەیە لە مەرحەلەیەکی هەنگاوێکە پێویست نەبێت پرایۆرتایزیان بکەین چی زەرورە چیز وەڵا هەڵبەتە لە کۆمەلگای ئێمە لەم چەند ساڵەیە بژێوی ژیان مامۆستایان کرێکاران مۆزەفەکان لە هەموو دنیا بەو شێوەیە مۆزەف ئەوەی کە لای کارمەندی حکوومەت لە مانگ بۆ مانگەژێت سەری مانگ چاوەڕێکە چەک پەیەکەی بەنێ یان دەکەی بۆ ئەوش تەوزیعی بکاتەوە بەناو کۆمەلگای ئەمە هەرتەنها سوودبەخش نییە ئەم پرۆسەیە بۆ کەسەکە خۆی ئەمە داینامیکی بڵێ ماتۆڕی بژانەوەی کۆمەلگایە. باش مامۆستا ئەنوەر ئێستا لەگەڵ قسەکانی بەڕێزت ئەگەر بۆ نمونە منێکی تاکی کورد بزانم هەموو سی ڕۆژجارێ هەموو چ ڕۆژجارێک موچەکەم وەرئەگرم لەسەر ئەو ماوەیە پلانەکە دائنم بەڵام منێکە نازانم ئەم مانگە سی ڕۆژ جارێک موچەم وەرگرتەوە مانگەکەی تر 45 تۆ بەسەریە واتە ڕێک واتە هیچ ماوەیەکی دیاریکراو نییە بەڕاستی من لەم بارودۆخەیە هەرەتوانم پلان هەبێ یان ئەبێ تەنیا بڕکەم لەگەڵی بڕۆم. هەڵبەتە قسەکەی و پرسیارەکەی جەنابەت زۆر ڕاستیە چونکە ئەم حاڵەتە ژیاوین چەند مانگ و چەند ساڵی ڕابردابرد و ئەم حاڵەتە دوو ینی ڕنگدانەوەی زۆری هەیە یەکێکیان کەوە ڕنگدانەوەی ئابووری و بژێویە دوو هەمشیان ڕنگدانەوەی سایکۆلۆجی و سلمی کۆمەلگایە سیحەت و تەندروستی کۆمەلگایە کەسێک مناڵی هەیە گەورەی هەیە پیری هەیە نەخۆشی هەیە خۆی ئەرکی زۆر لەسەرا ئەمانە هەمووی بەبێتە هۆی ئەوەی کەوا هەلومەرجی نە هەر توانای مادیەکەی هەلومەرجی نەفسی و سیحەتیشی خراپتەوی ئەمە لەلایەکەوە چی ئەتوانین بکەین. مەسەلی کوردی زۆر هەیە بۆ هەموو ئەو حاڵەتانی کە تایەیانە بەردی گەورە هەڵگرتن نیشانەی نەهاویشتنە بۆیە منش وەکو تاچێک کە لە وڵاتە لە وڵاتی خۆماژەم ئەوەی 15 ساڵە هاتوومەتەوە هەڵبەتە ئاگادارم و لەم زۆرۆفەیە بەڕێی من بۆ بۆچیونی منم هەلومەرجە پێویستی بە یەک هوشیاری تاک هەیە
ئەبێ هەر کەسەوە لە ئاستی خۆیەوە هەر لەبەرەوەی شتەکە گەورەیە هەر لەبەرەوەی قورسە نابێ دەچی لێ بشوین نابێ پشتی تێ بکەین نابێ خۆشمان بە لێ پرسراو نەزانین هەموو تاکێک ڕاستەوخۆ لە 100% لێ پرسراوێتی هەیە بەرامبەر خۆی کە لێ پرسیاوێتە بەبەرن تۆ لە خۆتەوە دەست پێ بکە وەکو پێشتر ئاماژەم پێکرد هیچ هەلومەرجێک نییە هیچ کەسێکش نییە لەوانەیە گەورەترین مڵتی ملیۆنێر بلیۆنێر بێ هێشتا ئەو مقدارە پارەی کە هەتا هەر دیاری کراوە ڕەهایی نییە لەبەرەوە تۆ هەر لە کوێیەکە ئینسان تازە گەنجی تازە هێشتا لە مەکتەبیت لە زانکۆتە خەرجت کردووە ئیشی یەکەمتە ئەمانە هەموو بە جۆرەی هەلومەرجی ئەبێ پرایۆرتایز و ریسپۆنسبلیتی وەربگرێت هەندێک شتەی ئەمڕۆ ئەتوانین بیکەین کە ئافو قسەکە ئەمڕۆ کە پێویست نەبێ بیکەین تاجی یەکەم بۆ سبین هەندێک لەم حاڵەتانەیە لە کولتوری ئێمە نازانم من زۆر منە حەزم نەکردووە سەیڤینگ زۆر کەمە زۆر کەم کەس ئەبینیم لەم ژیانی شەخصیە بە تایبەتی گەنجەکان باسی ئەوە کە تۆ دوو ئانە بکەیت بە ئەبلایەکە بۆ ڕۆژێکی زەحمەتی دروستە بێ ئەڵێ من کە وەری نەگرم چۆن بیکەم بەلایەکە من ئاکەمش ڕاستە هەڵبەتە من وڵامی ئەو پرسیانم لا نییە کەوا چۆن ئەمە چاکە ئەمە مەسئولەتی هەمومانە ئەوە گفتوگۆیەکی گشتگیرتر زیاتر سیاسیترە مارکەسەوەکو لە ئێمە ڕێ و بۆچوونی خۆمانمان هەیە بەڵام ئێمە وای باسەکەم ئەمە یەکە هەیە ئێستا من چی بکەم وەکو تاکێک جەنابەتویدی چۆن بتوانم ژیانێکی شایستە و بە کەرامەتەوە بۆ خۆم دابی بکەم لەبەرەوەی تۆ پلانی خۆتت هەبێ لەسەر ئاستی بەڕێی خۆت پلانی خۆت دابنیت بۆ ئەوە و دائما هەرچەندێک کەمش بێ ئینگلیز مەسەلێکی بلاک پەنی وایت پەنی فۆر بلاک دەی یعنی ئەگەر پەنسێکش بێت پەنسێکی کۆنی ڕژەنگاویش بێ جار بەجار دایبرێن لایەکە بکۆ ڕۆژێکی بۆ ڕۆژێکی تاری پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش جەما وەستا ئەمیر ئێستا هەرچەند هەندێک جار ئەوەی کە ئێمە هەرڵێن ئەبێ پاشەکەوت بکرێ ئەبێ پلان هەبێت کەسێکە بەڕاستی بە قەولی ڕەوەند پارەیەک وەرنەگرێت لە کاتی خۆیان کەم بێ پارەکە زۆر نەکە ئەو بارودۆخی بازاڕی بەو شێوەیە بێت لانێ زۆر جار هەستی تەنیا ناخۆشی پێی جن ناتوانێت یارمەتی بە گرفانی بەتاڵە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە ئێستاگەر بە شێوەیەکی گشتی بین باسی بکەین بە قسەکەی جەنابەت من چی بکەم لەم بارودۆخەیە ژیانی خۆم ڕێک بخەم ئەو پلانی کە باست کرد چۆن دایبنە هەندێشتی گشتی لە پێشە ئینسان لە هەلبوو بارودۆخیەکە ئێمە وەکو بەشەر وەکو ئینسان وەکو مرۆڤ سێ بڵێن توانای سەرەکیمان هەیە کە بواری هەستیاریە گەێنێتەوە دڵ و عاتیفە و ئەو شتانە وە بواری هەزرە گرێتەوە کەوا بیرکردنەوە و هەڵسەنگاندنیشتە لە پاشا کردارەکانمان ئەم سێشتا ئینسان لەوە دەست پێ بکە کە دڵی و عەقڵی و کردارەکانی ئاسوودە بن لەگەڵ یەکا بگونجان باشە بێنە سەر مەسەلەن بەجەتین یعنی پلاندانانی هەبێ پرۆسەیەک هەبێ ینی تێگەی هەڕەمەچی نەبێت و ینی ڕەتفعل نەبێت ئەبێت تۆ بزانیت چی ئەەکەیت ئۆبجەکتیڤەکانت چیە سپێندین ئۆبجەکت ئەو شانێت چین کەوا زەرون و گرنگن لە پێشەمێ دابینی بکەیت ئەوە بەشێکیان بێت ئیتر هەرچەندێک بێت ئینکەمەکەت سەرچاوەکەت زۆر بێ زۆر دانی کەم بێ کەم دانەوە بجۆری هەلومەرجی خۆت ئەبێ پێداویستی خۆت و خێزانەکەت خواردن و مەسەلەی جلوبەرگوانە دابیم کرد پاشان ئەگەر لێی مایەوە هەندێک تەرخام بکەی بۆ ئەو شتانەی کەوا تەندروستی هزریت و کەسایەتیت بەرزەکەنەوە شتێنی کەوا خۆشن کەوا خۆشە هەت بێ وەکو چی؟ وەکو ئەوەی مەسەلە سەفەرەکەیت وانە ماچی بۆ جەژن هاتووە پارەت مایەوە لەوەی کە زیاتراچی سەردانی برادێکەکەی لە هەولێر ئەگەر واشنێ لە شوێنێکی ترە بە گوێرەی دەکاتی بۆ وڵاتێکی تر یان ئەچی دەورەیەکی زمانی ئینگلیزی ئەخوێنیت وانە هەر کەسە و هەلومەرجی جیا بەڵام لە هەمووی گوێشەمە پێڵم 50-30-20 پەنجای بۆ شتە پێویستەکان کە زەرورە یونیت یعنی پێویستی پێەیە لە 100 تا 30
لێ لا بدە بۆ ئەو شتانی کەوا ژیانت تۆزێ خۆشترەکەن ئاسوودەتر دەکەن حتا لە هەلومەرجی ناخۆشە شتی بچووکش جاربەجار هەیە ڕنگدانەوەکەی زۆر خۆشە شەرت نییە هەموو شتەکان گەورە و قەبە و پارەی زۆری تێ بچێ و دائیمەن بیکە بە قاعیدە هەرچەندێکت هەیە لە 120 بخەرەژێت دایکم بخوا عەفوی کە وایەکە ئەوسا بانگ خوشتیوانە بوو لە بینی نوێنەکانە ئەیشاردەوە هەنێک جارەیان گرفانێک لە ژێرەوە دروست بکە بیکە ئەو گرفانە من دایکم خۆم میسای خۆم من دایکی خۆم بانقەکەی لە بینی نوێنە زیاکان بوو ڕۆحی شاد بێ هیوادارم باشە ڕۆحی شاد بێت مامۆستا گەنجی ئێمە کەسی ئێمە باست لەوە کرد کە بەشتی بچووکیش دڵمان خۆشە بێت بەڵام ڕەنگە کەسانێک هەبن بچن قەرز بکەن بۆ کڕینی مۆبایلێک بڵێ من بە کڕینی مۆبایلێک دڵم خۆشە بێت ئەمە تا چەند زیان بە ئابووری خۆیە گەیەنێت تا چەند وای لێکات کە دوای بخات لە هەندێک شتی پێویستی زۆر زۆرم بەداخەوە زۆرم بینیوە ینی ڕووی داوە بەڵام هیچ شتێکی بەڕاستی بۆیە پێشتر کە لە بواری ژیانی ئێمەیە کەسایەتیەکانی ئێمەیە زۆربەی وەخت ئەچینە بۆ کردار و ڕەتفعل پێشەوەی بیری لە بکەینەوە بۆیە من باسم کرد ئەمە سیستەمی ژیانە تۆ ئەبێ بزانی کێیت چی ئەەکەیت چیت ئەوێت بۆ لەم ژیانەیە دلی خۆت ئاسۆ ئەو ساڵ بیری لە بکەیتەوە ئتر موبایلە سەیارەیە سە هەرچی شتێکە لەوانەیە بۆ من زەروریە بۆ تۆ زەرور نەبێت لە ئەمڕۆ وابێوان بەڵام ئەبێ پلانین ئۆبجێکتیڤت هەبێت تۆ بۆچی ئەم شتە ئەەکەیت ئایا ئەمە سوودت پێگەێنێ و چاولێکەری و ئەو شتانە خۆ دەزانین لە ئەو شتانی کە کۆمەڵ لە هەموو کۆمەلگایەک بە شێوەیەک هەیە بە زۆر زیان بەخشن ئینسیان هەم چی شتێک ئەکا ئەبێ پێش هەموو شتێک وشیار بێ لەوەی کە ئەیکان بۆ ئەوەی کەسایەتی خۆی پێ بتەوتر بکات بەڕاستی چاولێکەری کەسایەتی بتەوترە نەخێر زۆر شتێکی نەخۆشیێکی کوشندەیە بەڕاستی ئەسەرەکی لە هاوکاران ئێمە دڵی زۆر خوێنە ببوورە قسەکەشت ئەوڕۆم وتیتی کەسی وا هەیە پارە لە گرفانیان خۆی خاتە ژێر قەرزەڵێ با بچم بۆ منە هاوڕێکەم ئایفۆن 16 پێ ئایفۆن 16 بکڕم ئەم چاولێکەری بەڕێز دۆک و پسپۆڕێکی ئابووری تا چەند لا دوای زەرەری بە ئێمە گەیاندووە بەڕاستی نامەوێت تەعمیمێکی زۆر بکەم بەڵام بەڕاستی بەداخەوە دیاردەیە ئەوەی کە من یعنی لێ هاتووم و شتێکی لە لاینی ئابووریەوە زیان بەخشە خۆتە خەیتە ژێر قەرز و قۆڵەوە هەندێک جار قەرز و قۆڵەکەت بۆ تەدبیر ناکرێکەیتە ژیانی بڵێن کۆمەڵایەتیەوە برادەر و دۆست و ئەحبابی خۆتت لێ عاجز ئەبن سێهەمەش یەک دوو جار دووبارەی بکەیتەوە ئیتر وەکو بڵێ ئەبی خەڵک حەز ناکاتە عامل لەگەڵەکە گۆشە گیرە بیت پەنجەت بۆ درێژە داویستەکەت بۆ دابین ناکرێت لەبەر ئەوە بەڵێ وایە بۆیە ئینسان ئەبێ بەڕاستی پێش هەموو شتێ بزانێ چی ئەوێت لەم ژیانە چی دڵخۆشی ئەکات ڕاستە شتی مادی سەیارە و ئایفۆن و ئەوانە ژیان ئاسانەکەنەوە بەڵام خۆشی و لەوەیە ئینسان دڵی و مێشی و هزری ئاسوودە بێ من لە خیبرەی خۆمەڵێم شتە بچووکەکانی کە لە ژیاندا ڕویان داوە زۆر کاریگەریان خۆشییان و زیاتر بوو بۆ مۆکو هەندە لەوانێ بڵم شتی گەورەتر بە قەولی ڕەوەند و تیمامۆستا یەخوا ئەو دڵخۆشیە بە ئایفۆنێک دەست نەیە وابێ بە قەولی جەنابەت ئێستا بە گەشتێکی بچووک بێت بە قاوەیەک بێت لە شوێنەکەدا بنووشیت هەنێک جارێ ئەچی جانتایکی بچووک ئەبینی 5,000 ئەیکڕی بخۆت دنیای دڵت پێی خۆشە یەخوا بۆ شتە بچووکانە بێت لەم بارودۆخەیە بەڕاستی ئای نازم چۆن وای لێ بکەم کە زۆر زەرور بێ بەڕاستی شتە بچووکەکان ئەساسە زۆر سپاس بۆ بەڕێزت و بۆ ڕێنماییەکانت بە هیوایەوە خێزانەکان بەتایبەت لەم دەستپێکی ساڵەیە ئاگایان لەوە بێت لەگەڵ بارودۆخەکە خۆیان بگونجێنن بۆی کەوەنە گوشار لەسەر گرفانی تاکی ئێمە دروست نەبێ سپاس بۆ بەڕێز سپاس بۆ ئێوەش سپاس بۆ